لە ناو ئەو هەڵمەتانێک ئێمە دەستمان پێکردن خۆشخانەی بیارە بوو کە لە ماوەی 2 ڕۆژە بە جوانترین شێوە ئامادەمان کرد بۆ و تەجیزیشمان کرد لەگەڵیا بۆ کردنەوەی بڕووی ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتی ئێرانەوە گراونەوە پێویستیان بە چاودێریە بۆ ماوەی 4 ڕۆژ لە ئێستادا نەخۆشخانەکە 10 وڵاتی تێدایە و ئەمڕۆ ژمارەیان بەرزبێتەوە بۆ 14 هاوڵاتی. لە هەمان کاتیشا ئێمە لە ئوتێل پاڵازدا هەڵەبجە نزیکەی 40 نەخۆشمانەیە لەوێ کە لەژێر چاودێری پزیشکیدان و متابعەکردن